لە پەراوێزی ڕێککەوتنە هەشت خاڵیەکەی هەسەدە و حکوومەتی ڕاگوزەری سووریادا لایەنە باش و خراپەکانی ئەم ڕێککەوتنە چین و کورد چی بەدەستهێنا. لە گەرمەی ئەو گوشارەی کە بەهۆی چاوانی کۆمەڵکوژی عەلەویەکان لەسەر ئەحمەد شەرع دروست بوو، خەریک بوو دیمەشق بەرەو لێواری شەڕێکی ناوخۆی خوێناوی نزیک بکاتەوە، ئەو کاتیش ئەگەری سەرهەڵدانی هەڵمەتێکی هەرێمی و نێودەوڵەتی لە دژی حکوومەتە ڕاگوزەرەکەی جۆلانی و چەکدارەکانی دەستەی تەحریر شام لە ئاراجا بوو، هەواڵی لە ناکاوی ڕێککەوتنە هەشت خاڵیەکەی مەزلوم کۆبانێ و جۆلانی تا ڕادەیەکی بەرچاو ئەو گوشارەی ڕەواندەوە و تەنانەت سەرنجی لەسەر کارەساتی ناوچە کەناراویەکانی سووریا کەم کردەوە. هەڵبەت لەم نێوەندەدا میدیا عەرەبیەکان با بەرجەستەکردنی ئەم ڕێککەوتنە ڕۆڵی سەرەکیان لە شاردنەوەی ئەو کارەساتەدا هەبوو. یەکێکیش لە دەستکەوتە دیارەکانی ئەحمەد شەرع لە هەڵبژاردننی کاتی ڕاگەیاندنی ڕێککەوتنەکە بەردەپۆشکردنی ئەو ڕووداوانە بوو کە لە ناوچە کەناراوەکانی سووریا و بەتایبەت لە پارێزگای لازقیە ڕوویتە. لێرەوە با ڕەچاوکردنی ڕووداوەکانی ئەم ماوەیە پرسیاری سەرەکی ئەوەیە ئەو هەڵمەتەی جۆلانی بۆ ڕێککەوتن لەگەڵ کورد تەنیا بە مەبەستی شاردنەوەی ڕووداوەکەی ناوچە کەناراویەکانی سووریا و کۆمەڵکوژیەکەی عەلەویەکان بووە، ئایا لەم ڕێککەوتنەدا مافەکانی کورد ڕەچاو کراوە و دەکرێت پشت بەم بەڵگەیە بۆ داهاتووی کورد ببەسترێت؟ ئەوەی کە لە گەرمەی کارەساتی کۆمەڵکوژیەکەی عەلەویەکان و لە ڕۆژی 10 مانگی ئازاری ساڵی 2025 واک ڕێککەوتنە هەشت خاڵیەکەی هەسەدە و حکوومەتی ڕاگوزەری سووریا بە واژۆی مەزلوم کۆبانێ و ئەحمەد شەرع بڵاوکرایەوە لە بنەڕەتدا لە ناکاو و بەپەلە نەبوو، بەڵکو دەرەنجامی چەندین مانگ دانوستانی بەردەوامی هەسەدە و حکوومەتی ڕاگوزەر بوو کە بە ئاگاداری و چاودێری ئەمریکا وەک پشتیوانی سەرەکی هەسەدە بەڕێوە دەچوو. ئەگەر چی پێدەچێت کاتی واژۆکردنی ڕێککەوتنەکە لەسەر داواکاری جۆلانی و بە مەبەستی لادانی سەرنج لەسەر کارەساتی عەلەویەکان کرابێت، بەڵام بەگشتی ئەم ڕێککەوتنە بە پێچەوانەی ڕاوبۆچوونی زۆرێک لە توێژەران و پەیامنێران بە مەبەستی شاردنەوەی ئەو کارەساتە نەبووە، بەڵکو بەرهەمی چەندین مانگ گفتوگۆ و دانوستان بووە و بە ڕەزامەندی ئەمریکا کراوە. لایەنی جوان و سەرنجڕاکێشی ئەم ڕێککەوتنەش ئەوە بوو کە بۆ یەکەم جار لە مێژووی هاوچەرخی سووریادا فەرماندەیەکی خۆشەویستی هەسەدە مەزلوم کۆبانێ وەک نوێنەری کورد بە فڕۆکەی ئاپاچی ئەمریکی سەردانی دیمەشقی پایتەختی کرد و ڕێککەوتنێکی بە ناوی کوردەوە واژۆ کرد. کەواتە ئەو هەڵمەتەی ئەحمەد شەرع بۆ ڕێککەوتن لەگەڵ کورددا تەنیا بە مەبەستی شاردنەوەی کۆمەڵکوژی عەلەویەکان نەبووە، ئەگەرچی دیاریکردنی کاتەکەی لەلایەن شەرعەوە بەم مەبەستەکرابێت، بەڵام ئەمە بۆ مەزلوم عەبدی دەرفەت بووە و پێدەچێت چەند بڕگەیەکی بەخواستی کورد بۆ ڕێککەوتنەکە زیاد کرد بێت. لە بەرامبەر ڕزگارکردنی ئەو قەیرانە لە ناکاوەی ڕووی لە دەوڵەتەکەی شەرع کرد بوو. لێرەوە پرسیاری دووەم سەر هەڵدەدات، ئەویشەوەیە ئایا لەم ڕێککەوتنەدا مافەکانی کورد ڕەچاو کراوە و دەکرێت پشت بەم بەڵگەیە بۆ داهاتووی کورد ببەسترێت؟ لە پێناو گەیشتن بە وەڵامی ئەم پرسیارە باشترە سەرەتا ئاوڕێک لە ڕێککەوتن نامەکە بدەینەوە. ڕێککەوتنەکە لەم هەشت خاڵی خوارەوە پێکهاتووە. یەکەم، دەستەبەرکردنی مافی هەموو سووریەکان بۆ بەشداریکردن لە ڕەوتی سیاسی و سەرجەمدام و دەستگاکانی دەوڵەت لەسەر بنەمای لێهاتوویی و بەبێ گوێدان بە پاشخانی ئاینی و نەتەوەیی. دووەم، پێکاتەی کورد پێکاتەیەکی ڕەسەنی دەوڵەتی سووریایە. دەوڵەتی سووریاش مافی هاوڵاتی بوون و هەموو مافە دەستوریەکانی زامن دەکات. سێەم، ڕاگررتنی ئاگربەست لە تەواوی خاکی سووریادا. چوارەم، تێکەڵکردنی سەرجەمدام و دەستگا مەدەنی و سەربازیەکانی باکووری ڕۆژهەڵاتی سووریا لە ئیدارەی دەوڵەتی سووریا، لەوانە دەواازە سنووریەکان و فڕۆکەخانە و کێڵگەنەوتی و غازیەکان. پێنجەم، دەستەبەرکردنی گەڕانەوەی سەرجەم ئاوارە سووریەکان بۆ شارۆچکە و گوندەکانیان و پاراستنیان لەلایەن دەوڵەتی سووریاوە. شەشەم، پاڵپشتیکردنی دەوڵەتی سووریا لە شەڕی دژی پاشماوەکانی ئەسەد و هەموو هەڕەشەکانی سەر ئاسایش و یەکڕێزی وڵاتەکە. حوتەم، ڕەتکردنەوەی بانگەوازەکانی دابەشبوون و گوتاری ڕق و کینە و هەوڵدان بۆ بڵاوکردنەوەی ناتەبایی لە نێوان هەموو پێکاتەکانی کۆمەڵگەی سووریادا. هەشتەم و کۆتاخاڵ، لیژنە جێبەجێکارەکان بۆ جێبەجێکردنی ڕێککەوتن نامەکە بە جۆرێک لە کۆتایی ئەم ساڵ تێنەپەڕێ کار بکەن. با وردبوونەوە و خوێندنەوەی کۆی ئەم خاڵانە و ڕەچاوکردنی بەرژەوەندی کورد دەکرێت ئاماژە بە چەندین دەستکەوت و چەند خاڵی لاوازی ئەم ڕێککەوتنە بدرێت کە لێرەدا ئاماژەیان پێدەکەین. یەکەم، خاڵەکانی ئەم ڕێککەوتن نامەیە تەواو گشتین و کەمترین ئاماژە بە نەخشە ڕێگەیەک لە پێناو چارەسەرکردنی کێشەکان و داهاتووی دەسەڵاتی ڕۆژاوای کوردستان، سنووری ڕۆژاوە، جۆری سیستەمی سیاسی و حکومڕانی داهاتووی سووریا و
هەروەها چۆنیەتی نووسینەوەی دەستور نەکراوە. دووەم، لە بری کوردستانی سووریا دەستەواژەی باکووری ڕۆژهەڵاتی سووریا بەکارهاتووە. شەرعیش نا وەک سەرۆککۆماری سووریا بەڵکو وەک سەرۆککۆماری سووریای عەرەبی پێناسەکراوە. لەمڕۆوە کەمترین ئاماژە بەو هۆکارانە نەجراوە، بۆیە پێویستە کورد لە کاتی نووسینەوەی دەستوری بنەڕەتی وڵات بە وردی لەسەرم دەستەواژانە بوەستێت بۆ شەڕی یەکلای کەرەوەی بۆ بکات. سێەم، لە خاڵی سێەم و شەشەمدا باس لە بڕیاری ئاگەربەست لە هەموو خاکی سووریا و هەروەها پشتیوانی لە دەوڵەتی سووریا بۆ لە نێوبردنی پاشماوەکانی چەکدارانی ئەسەد و هەموو ئەو مەترسیانەی ڕوبەڕووی یاسایش و یەکپارچەیی سووریا دەبێتەوە کراوە کە سەرجەمیان دەشێت لە پێناو بەهێزکردنی دەسەڵاتی ئەحمەد شەرع و زامنکردنی یەکپارچەیی خاکی سووریا پەسەند کرابن. دیارە ئەمە شتێکی یاساییە و لە یاسای ڕێککەوتندا دەبێت دەستکەوت پێشکەش بکەیت و دەستکەوت وەربگریت. دیارە هەسەدەش هەروای کردووە. چوارەم، لە خاڵی یەکەمدا باس لە یەکسانی هاوڵاتیان لە پرۆسەی بەشداری سیاسی و حکومڕانی نوێنەرایەتی لە دەسەڵاتەکاندا بەدەر لە ئاین و نەتەوە کراوە. ئەمەش بۆ ئامادەبوونی کورد لە داهاتووی دەسەڵاتی سووریادا دەتوانێت وەک دەستکەوت سیر بکرێت. پێنجەم، هەر لە ڕێگەی واژۆکردنی ئەم ڕێککەوتن نامەیە دەسەڵاتدارانی ئێستای سووریا هەسەدەیان وەک هێزێکی خاوەن شەرعیەتی شۆڕشگێڕی سربەخۆ پەسەند کردووە. ئەمە دەتوانێت هەم ڕۆژاوای کوردستان لە بەلاماردانی تورکیا تا ڕادێکی بەرچاو ڕزگار بکات و هەمیش بە فەرمی ڕێگا بۆ یارمەتیدانی لەلایەن دەوڵەتانی ڕۆژاواییەوە خۆش بکات. ئەم خاڵش دەکرێت وەک دەستکەوتی بەرچاوی ئەم ڕێککەوتنە سیر بکرێت. شەشەم، لە خاڵی دووەمدا بوونی کورد وەک پێکاتەیەکی ڕەسەنی کۆمەڵگەی سووریا لەگەڵ زامنکردنی مافی هاوڵاتی بوون و سەرجەم مافە دەستوریەکان قبول کراوە. لێرەوە ئەم خاڵە ماف دەگەڕێنێتەوە بۆ سەدان هەزار کورد لە سووریا کە لە وەرگرتنی ڕەگەزنامە بێبەش کراون. لێرەوە کورد دەتوانێت هەنگاوی سەرەکی بۆ گەڕاندنەوەی مافی ئەو کوردانە هەڵگرێت. حوتەم، لە خاڵی پێنجەمدا گەڕانەوەی سەرجەم ئاوارەکان بۆ زێدی خۆیان و پارێزگاریکردنیان لەلایەن دەوڵەتی سووریاوە گەرانتی کراوە. ئەم خاڵە لە پێناو ئاسانکاری بۆ گەڕانەوەی ئاوارەکانی عەفرین دەکرێت بە بایەخ و دەستکەوتێکی گرنگ سیر بکرێت. هەشتەم، ڕاستە لە خاڵی چوارەمدا باس لە تێکەڵکردنی سەرجەمدام و دەستگا مەدەنی و سەربازیەکانی ڕۆژاوا لە ئیدارەی دەوڵەتی سووریادا کراوە. لەوانە دەواازە سنووریەکان و فڕۆکەخانە و کێڵگەنەوتی و غازیەکان. هەروەها لە خاڵی هەشتەمیش ئاماژە بە لیژنە جێبەجێکارەکان بۆ جێبەجێکردنی ڕێککەوتن نامەکە کراوە. بە جۆرێک لە کۆتایی ئەم ساڵ تێنە پەڕێ، بەڵام جیا لەوەی کەمترین باس لە نەخشە ڕێگە بۆ ئەنجامدانی ئەم کارە قورسە نەکراوە. ئەوکات دۆخی ئێستای سووریاش هێندە شپرز و بێسەر و بەرەیە کە بە ماسانیا ئەم ڕێککەوتنە جێبەجێ ناکرێت. بۆیە کورد دەتوانێت وەک دەرفەت سەیری ئەم خاڵانە بکات و جیا لەوەی دەتوانێت دام و دەستگای خۆی بپارێزێت لە کاتی نووسینەوەی دەستوریش وەک کارتی بەهێز ئەمانە بەکار بهێنێت. بەگشتی دەکرێت باس لەوە بکرێت ئەگەرچی ئەم ڕێککەوتنە هەندێک کەم و کوڕێ و لاوازی تێدایە و باس لە وردەکاری بەهۆی دۆخی ئێستای سووریاوە نەکراوە، بەڵام دەکرێت وەک هەنگاوێکی باش و گونجاو بۆ هەوڵی ڕێککەوتن و نووسینەوەی دەستور و هەروەها پێگەی دیاری کورد لە داهاتووی سووریادا خوێندنەوەی بۆ بکرێت. ئەوەش لە بیر نەکەین تا ڕادەیەکی بەرچاو ئەم ڕێککەوتنە گرێدراوە بە پرسی هەشتەوایی کورد و تورک لە تورکیا و هەروەها داهاتووی پەیوەندی تورکیا لەگەڵ وڵاتانی عەرەبی و بە تایبەت سعودیا. بۆیە با ڕەچاوکردنی دۆخی سیاسی ناوچەکە دەکرێت ڕێککەوتنەکە هەر بە قازانجی کورد سیر بکرێت. کەواتە جیا لە هەندێک کەم و کوڕی دەردەکەوێت لەم ڕێککەوتنەدا ژمارەیەکی بەرچاو مافی کورد لە سووریادا بۆ یەکەم جار ڕەچاو کراوە. ئەگەرچی ناکرێت بە دڵنیاییەکی تەواوە پشت بە ئەم بەڵگەیە بۆ داهاتووی کورد لە ڕۆژئاوادا ببەسترێت، بەڵکو دەبێت وەک هەنگاوێکی باش و گونجاو لە پێناو هەوڵ بۆ گەیشتن بە مافەڕەواکانی کورد لە کاتی دیاریکردنی جۆری سیستەمی سیاسی و حکومڕانی داهاتووی سووریا و نووسینەوەی دەستوری بنەڕەتیە وڵاتە خوێندنەوەی بۆ بکرێت. بە دڵنیاییەوە هەسەدا بەو هەموو ئەزمونەی کە لەم ماوە کورتەدا بەدەستی هێناوە مەحاڵە ئەم شتەی لەبەرچاو نەگرت بێت.